بەڵێ مامۆستا گیان سڵاوی خواو لێ بێت. سڵاوی خوات لێ بێ کاکەجان زۆر سوپاس سوپاس. مامۆستا گیان من دکتۆر کەریمم لە بەرنامەی لەگەڵ دکتۆر کەریم پەیوەندی و پێوەکەم ئەگەر ڕەزامەند بیت چەند پرسیارێکمان لە بەڕێز هەیە لە بەرنامەکەش بڵاو یەکەینەوە. بەڵێ خۆشحاڵم کاکتۆرجان لە خزمەتتدامە فەرموو بەڵێ مامۆستا گیان من دایکێک میوانە لە لامان تەمەنی 65 ساڵە نەخۆشی شەکرە و زەختی هەیە تەنها یەک گورچی لەشی ئیشەکات ئەویش لاوازە دەبێت ڕۆژانە هەر لە بەیانیەوە تا ئێوارە چوار جۆر حەب بخوات بۆ ڕاگرتنی زەخت و شەکرەکەی پارێزگاریکردن لە گورچیلەی دکتۆر پێشی وتۆ کە دەبێت زوو ئاو بخواتەوە. پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئایا ئەم خاتوونە دەبێت بە ڕۆژوو بێت یا دەتوانێت بە ڕۆژوو نەبێت؟ بەڵێ خۆیمە هەر لە شاشەی تەلەڤیزیۆنەوە بەرەستان دەبین خودای گەورە مۆفەقتان بکات و بە خێر و ساکە بۆتان بنووسێت بە پشتیوانی خۆی گەورە هەر شتێک پەیوەندی بە ئاینەکەمانەوە هەبێت و بۆ زیاتر تێگەیشتن بێت لە ئاینەکەمان ئێمە لە خزمەت داین بەسەر چاو فەرموو. وەڵا بەس ئەوەی کە بۆ جەنابتم باس کرد ئەم نەخۆشیانەی هەیە ئایا ئەم ئەتوانێت بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێت و ئەگەر بە ڕۆژوو نەبێت هیچ گوناحبارە بێت چکەوە ئەگەر بە ڕۆژوو نەبم گوناحبارە بم. والله كان دكتور جان بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد ومن والاه خواهي قورا لا قرآني بيروز دا سبارت با واجبوني روجو لسرچه واجب لسرچه واجبني خواهي قورا بقول القرآن دا فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى كما آتي خواهي قول القرآن دا فرمي بله روجوي رمضان واجبة لسر إيما بلام لنا أو آتجا استثناء كرو بقي خواهي قول كده فرمي تنصل فيك لو كسانك واجبونك ناقرتوا أو كسانيك جنابش بسيار لكي سبارت بخواهي قول بخوي جوابة القرآن دا كأوانيك نخوشن أواني نخوشن أوانا محظور حزيان هي دتوانن بروجو نبن خواهي قول بي أورو شريكي بودانا وفيديا دتوانن فيديا بدنو بروجو بن شكا خواهي قول بقرآن دا بخوي دفرمي خوتان بدنسي خوتان بهلاك مدن جاوا خو بهلاك دانا خواهي قول رخصتي داوكا رخصتكان دبي وربكي باشە مامۆستا گیان پرسیارێکی تر هیچ فەرموودەیە فتوایەک هیچ شتێکەیە ئاماژە بۆەوە بکات ئەگەر یەکێک نەخۆش بێت بە ڕۆژوو بێت خێرەکەی دەقاتی کاتی لەش ساغیە؟ نەخێر کاویتۆرجان ئەوە هەر پێچەوانەی ئاینی خۆی گەورەیە چونکە پێغەمبەر فەرمێ ئین دینە یوسرا یعنی دین ئاسانکاریە ڕاستی ئەوەش بەبێچەوانەوە خوا بە خۆی دەفەرمێ بەدەستی خۆتان بە هیلاک مەدەن چونکاتی دواتر لە سۆتەکەدا خوای گەورە دەفەرمێ ئەوە بۆ ئێوەیە کە لەسەر شانتان قورس نەبێ کەواتەوە هیچ بنەمایەکی ئاینی لە ئاینی پیرۆزا هیچ بنەمایەکی نییە بەڵکو خوای گەورە بۆ خۆشی حەز دەکا ڕوخسەتەکانی وەربگرین و ئێمە حوزرمان قبوڵە بۆ ئەو دادەیەش بە هەمان شێوە دەتوانێت بە ڕۆژوو نەبێت و بەڵکو بێچەوانەوە ئەگەر زەخت دەخۆیتکە گوناهبار دەبێت نەو خۆی کە پاداشی سەر بکرێت. زۆر سپاس مامۆستا گیان خێرە بنووسێ و ماڵی ئاوا بێ زۆر سپاس خوارد لەگەڵ زۆر سپاس خوارد لەگەڵ خوافیز باشە خوشکە بە ڕێزەکەم ئێستا حاجی ئەمە ئەو مامۆستا بە ڕێزە بوو کە خۆت داوا کرد وایە ئەوە ئێستا ئاەتی قورئانە قسەی خوای بۆ ناوی وەلاخیریشە ئەڵێ ئەگەر بە ڕۆژوو بێ گوناحبارە بێت تۆ ئێستا ئەڵێ من ئەگەر بە ڕۆژوو نەبم گوناحبارم عەکس دەرچوو ئێستا بە قسەی مامۆستا بە ڕێزاکەی فەرمانی خوا جێبەجێکە یا بە قسەی ڕەحمەخانەکەی؟ بەڵێ دکتۆریان بێگومان بڕوا بە مامۆستاکەم چونکە ئەو مامۆستای ئاینیە و لە ئێمە شارەزاترە لە ئاین بەڵامیتر نازانم ئەی بۆچی ڕەحمەخانە و قسەی کرد ئەزانی کە چوویتەوە دوای بەرنامەکە بچۆ لە ڕەحمەخان لە ڕەحمەخان بەواوتەوە ئەمە لە ئاەتە حەدیسە شتێکە هیچ جوابی پێ نییە.